ڕاینەوەلاتان بۆ قسەکردن لەسەر بابەتێک کاویش بابەتیشی گرنگە بە تایبەتی لە قەزای چەمچەماڵە کە ئێساکە لە ستۆدیۆ زۆر بەڕێز ئارام مەحموود کە بە ئارامی مەڵبەند ناسراوە لە ستۆدیۆ لەگەڵمانایە کە لێپرسراوی بەشی شەهیدان و تێکۆشەرانە لە قەزای چەمچەماڵ تاوەکو شوێنێکم بەشە توانیوێتی خزمەتکە بە کەسوکاری شەهیدان لە سنوورەکەدا و هەروە خزمەتکە بە پێشمەرگە دێرینەکان ئەوانەی کە لە ڕابردوودا هەمیشە خزمەتیان کردو بۆ ئازادی و خۆشبەختی و هێنانەوەی ئارامی بۆ تەواوی هاوڵاتیان لە کوردستانە. بێگومان ئەم بەشە ئەتوانین بڵێ ئەرچی قورسا وە کۆمەڵێک ناحەیە وە کۆمەڵێک گوند لەسەر ئەم بەشەیە وە کاگاران تاکو چەند نەتوانێتی هەماهەنگی لە نێوانیانە ڕاگرێت و بتوانن بە شێوازێکی جوان خزمەت بە هەموو لایەک بکەن. سڵاو کاگاران بەخێربێت. سپاس من بەخێر بێ کاگاران بەیانیت باش خۆشحاڵ بین کە لەگەڵمانیت ئەمڕۆ. کاک ئارام ڕۆڵی بەشی شەهیدان و تێکۆشەران چییە و هۆکاری دروستبوونی ئەم بەشە چی بووە و تاکو ئێستا کار و چالاکیەکانی ئێوە چی بووە لەم بەشەیە کە لە ڕابردووە کردوتانە و لە ئێستا و داهاتووشا بەنیازم بیکەن. سپاستانەکەین. سەڵاو درودمان هەیە بۆ هەموو سەرجەم شەهیدان بە تایبەتی هەواڵی بەڕێز مام جەلال. دیارە بوونی ئەم بەشە زۆر زەرور بووە لە ناو یەکێتی نیشتمانی کوردستانە لەبەرەوەی ئەو حیزبە بە حیزبی شەهیدان ناسراوە خۆی زیاتر لە 22,000 شەهیدی هەیە کە لەم 22,000 شەهیدا دیارە قەزای چەمچەماڵ سنووری مەڵبەندی 12 چەمچەماڵیش ئەتوانین بڵێن زۆربەی شەهیدەکانی زیاتر لە 2100 شەهیدمان هەیە حیسی شێری بەرکەوتۆ لەو خوانگەیەوە. بۆیە بە پێویستمان زانیوە ئەو بەشانش بێتەوە. ئەم جارش لە کۆنگری 4 دیارە هەر بڕیاردرا مەکتەبی شەهیدان و تێکۆشەران بەیەکەوە دابنرێت. ئەو تێکۆشەرانیش هەر شەهیدی زیندون دیارە کەمەندامی سەنگەر و پێشمەرگەی دێرین و زیندانی سیاسی و ڕێخستنە دێرینەکانی شەگرێتە خۆی. ئەو مەکتەبەمان کە هاوبەش بوو ئەمە بۆ خۆی بۆردەکانیان جیایە بەڵام لە یەک مەکتەبا کۆبوونەتەوە. دیارە دابەزیوە بۆ مەڵبەندەکانی شەماشیەوە ئەو بەشە بەشکردیان بە بەشێک سابت کراکەوەکو بەشی شەهیدان و تێکۆشەران. من ماوەی 2 ساڵە دەست بەکار بوومە لەو بەشەیە و لە خزمەتی کەسوکاری شەهیدان و خەڵکی سنوورەکەمان و کەمەندامان و پێشمەرگە دێرینەکان و ڕێخستنە دێرینەکان و ئەو هەواڵانە بووینە کە لە سنووری ئەو بەشای خۆی بینێتەوە. باشە کاک ئارام باس لەوە کردکەوە ژمارەیەکی زۆر شەهید و ئەنفالکراوتان هەیە کە ژمارەیەکی بەرچاو زۆرە و چەمچەماڵیش بە پایتەختی شەهیدان و ئەنفالکراوان ناسراوە. ئایا بەپێی ژمارەی ئەو زۆری شەهید و ئەنفالکراوە خزمەتی چەمچەماڵ کراوە؟ خزمەتی بڵین نەکراوە بەڕاستی ئەوە ڕەنگە شتێکی جوان نەبێ بۆ ئێمە لەبەر کراوە بای خۆی. ئەو خزمەتی کە کراوە لە ئاستی گەورەی شەهیدان نییە لەبەر ئەوەی ئێمە لە سەرەتای دوای ڕاپەڕین ئەو شەیدانی هەمان بۆ چکە شەیدەکانمان بە دوسێ مەرحەلەیە مەرحەلەیەکمان هەیە پێش ڕاپەڕینە ئەمووی لە بەرەنگاربوونەوە و لە شاخ شەیدبوونا بەشێکمان هەیە لە ناو زیندانە لە سێدارە دراون یاخود ڕەمی کراون. ئەمانە تەبەن ئێمە شەیدەکانمان مەرحەلێترمان هەیە لە دوای ڕاپەڕین شەڕی ناوخۆ لەمانە شەهید بوونەوە بەشێکی کەسمان هەیە لە شەڕی داعشە یعنی دژ بە داعش شەهید بوونە بە مەراحیلە. ئێمە شەهیدەکانمان بە تایبەتی شەهیدانی پێش ڕاپەڕین شەهیدێکی زۆرمان هەبووە بەڵام وەک پێویست سوودیان نەبینیوە عەرزیان پێداون بەڵام ئەو عەرزی کە پێیان دراون لە دوای 91 بۆ بژێوی ماڵ و مناڵەکەیان و پێگەیاندنیان بتوان خوێندن تەواوکەن ڕەنگە هەمووی لە 100 تا 50 ئەو زوێنیان فرۆشتووە بە پارەیەکی کەم ئەو کاتانە پارەیەکی کەمێک کرد بۆی مناڵەکانیان پێ بگەین. ئەو کاتانە هیچ شتێک نەبوو ئیمکانێتی وانە بوو عەرزەکەیان لەدەستووە ئیسایان لە خانووی کریانیان ئەگەر خانوویشیان کڕی بێ ینی ئیسفادەیەکی باشیان نەکردو وەک پێویست لەو خانووە. اینجا ئێمە شەیدانیان هەیە هەموو شەیدانیان بۆ کراوە بەڵام پێویستی بە تعدیلکردنەوە هەیە بەڕێخستنەوە هەیە لەبەرەوەی هەمان بۆ فەرماندەی کرد بۆ کاتی خۆی هەمان بووە فەرماندەی تیب بووە ئەوانە لە ئاستی ئامرلیوایەکی ئیسایان ئیستا ئەو 500,000 هەیە یەکێکی ئەحتیاجی تریش کە هەر دوێنەوە لە پێشمەرگە شەهید بووە هەلەفوو ئەوش هەر 500,000 هەیە. ئەم 500,000 بەشی ژیانی ماڵ و مناڵەکەی ناکات لەبەرەوەی زۆرشیان سەهمیان هەیە ینی چەند مناڵێکیان هەیە کچی شووی کردووە کوڕی ژنیە ناوە ئەویان 100,000 بە ئەوان 100 بە دایک شەهیدەکە
زۆربیان ئەبینم 100,000 بۆ ماوەتەوە ناتوانێت پێی بژی ناتوانانی بیرە دەدا و دەرمان ئەلەفۆ ناتوانانی بیدا بەدا و دەرمان بۆ خۆی ینی هەندێکیان پێیان ئەی بە هەموو خۆ نایەن هەموو ڕۆژێ داوا لە تۆ بکەن و لە من کردن ئەوەی کە ئێمە بینیویانمانەوە سەردانمانکردن و معناتیان هەیە ئەگە پیاسوونێ بە موچەکانیانە بکرێ لە ئاستی ئەو پلیان کە هەبووە کاتی خۆی موچەکانیان بە چاک بکرێ گلیان لەو بوارێ نامێنێ. کاگارم هەمیشە چەمچەماڵ لانکەی پێگەیاندنی پێشمەرگە بووە وە کاتێکا بینین هەمیشەی جێتی نیشتیمانی کوردستان چی لە ڕۆبەڕبوونەوەی تیرۆریستانی داعش و یاخود لە هەر بارودۆخێکی نەخوازراوە کاتێکا بینین ڕۆدا بەڕاستی چەمچەماڵش پشتی بەرەکەوێت لە هێنانەوەی شەهید بۆ ئەو قەزایە تاکو چەندێک ئێوە هەوڵدان داوە داواکاری کەسوکاری شەهیدان و داواکاری کەسوکاری پێشمەرگەکانی سەنگەر جێبەجێکەن ئەگەر جێبەجێشی نەکەن تاکو چەندێک توانیتانە ئەرکی سەرشانیان سوکەن یاخود ئاسانترکەن. ئێمە ڕەنگە ئەو توانایمان نەبوو بێ هەموو داواکارەکانیان جێبەجێ بکەین لەبەرێ داواکاریان ئیمڕۆ بە حکومەت ئەکرێن نەک بە حیزب ئێمە وەسیلەیەکین ئێمە محامی ئەوانە بین بۆی دەنگکانیان و داواکاریەکانیان بگەین لە شوێنی خۆیان بەڵام بەداخە وەک پێویست نەکراوە یعنی نەمانتوانی وەک پێویست حکومەت ئیجبار بکەین هاوکاریان بێ لەو ڕوانەوە مناڵەکانیان تەلەبەیە مەسەلە بۆ خوێندن بۆ دەرەوە بۆ ئێرە هەت کەم و زۆر ڕەنگە کرابێ بەڵام وەکو عام نەبووە. ئێمە ناوچەکەش وەکو جەنابەت باسی کرد یعنی ناوچەیەکی کارەساتبار هەم لە شەید هەم لە ئەنفال هەم لە هەموو کارەساتەکانە بێبەش نەبووینە بۆیە چەمچەماڵیش بە شاری شەیدان ناوزەند کراوە بەڵام بەداخەوە بۆ وەزیری شەیدان و تێکۆشەران لە فترانەیە تامیمی کردبوو گوایە نابێت پێی وترێ شاری شەیدان بەداخەوە ئێمە ئەوەشمان پێڕجوان نەبینن ڕەنگە مای قبوڵکردن نەبێ ئەوە بوو کارەساتێکی لێکەوتەوە پێمان ناخۆش بوو بەڵام خەڵکی ڕەنگە پێی قبوڵ نەکرێت تاکە ڕۆڵەیەکی بوو بێ شەید بوو بێ یان ماڵی وامان هەیە بڕاتان هەبێ کێ ئامادەیە بێ من لە خزمەتیان بەچینە ماڵەکە 6 کوڕی شەیدان یعنی ئەوەشی پێڕجوان بڵێن نابێ شاری شەیدان بێ یعنی ڕەنگە خەڵک ئەوەی پێی قبوڵ نەکرێت هەر لە ڕووی مەعنەویەوە خۆ پارە نییە و هیچ ئینێک نییە بەڵام خەڵکی ناخۆشە هیوادارین بەخۆیانە بچنەوە و شارەکەمان بە شاری شەیدان چۆن ناوی هاتووار وابێ و بە شێوەیەکی ڕسمی لە پەرلەمانی شەبڕیاری لێ بدرێت. باشە تاچەند کە سوکاری شەهیدان لە سنووری قەزای چەمچەماڵ سوودمەند بوونە لە وەرگرتنی ئیمتیازاتەکانی بۆ نمونە خان و زەوی یاخود پێشینەی هاوسەرگیریکەوە لە پێشووترا هەبووە یاخود مناڵە شەهیدەکان لە زانکۆ و پەیمانگاکانە تا چەند خاوەنی کورسی تایبەتن یاخود بە تایبەت لە زانکۆ ئەهلیەکانە کورسی تایبەت بە کەسوکاری شەهیدان هەبووە یاخود لە زانکۆ حکومیەکان بە هەمان شێوە لە کۆلیژە پزیشکیەکان تا چەند کەسوکاری شەهیدانی قەزای چەمچەماڵ سوودمەند بوونە لەم پێشینانە و لەم ئیمتیازاتان یاخود ئێوە وەکو بەشی شەهیدان و تێکۆشەران تا چەند هەوڵتاندا ئەو ئیمتیازاتانە بۆ کەسوکاری شەهیدانی قەزای چەمچەماڵ دەستە بەر بکەن. دیارە ئەوە بڵین هیچیان نەکردو کردویانە زۆر هاوکاری خوێندکاریش کراوە بەڵام ئەوەش نییە بڕین ڕەنگە لە ساڵەکانی 2013 و 12 ئەوانە ئیمکانێتێکی باش لە بەردەست حکومەتا بوو بە هەموو شێوێ هاوکاری کچ و کوڕی شەهیدی شەکرا ینی کوڕی شەهیدێک ئەگەر کچی شەهیدێکی مارە بکردایە هەردوو لایەن سوودمەند دەبوون یعنی هەم ماڵەکەیان ئەتوانی ئەساسی بۆ خۆیان دروستکەن و ماڵی بەڵام ڕەنگە ئیسا و ئیمکانێتە لە بەردەستیانە نەبێ ئایا خۆ جێبەجێ ناکەن وەک پێویست نەکراوە بۆ کورسیەکان و بۆ خوێندنگاکان و بۆ ئەو شوێنانەش بۆ هاوکاریکردنی ئەو خوێندکاری شەهیدانە و کچ و کوڕی شەهیدانە هەیە بەڵام من ئاستی پێویستان نییە ئەگەر هەمویان ناگرێتەوە یعنی جار وایە بۆ نمونە بەشێکە گرێتەوە هەموو کچ و کوڕەکان نەبووە ڕەنگە لەسەر ئاسێکی باڵاتر بیان لەسەر دەرەجە بیان لەسەر ناردنەدەرەوەی بۆ هەندێک کەس بێ هەمووی نییە ینی گەر بڵێن هەموو کورچ کوڕی شەهیدێک سوودمەند بێت لەو ئیمکانیەتە نییە لە ڕووی نیشتە جێبوونەوە دەگمەنە کەممان هەیە مەگەر بە تاکوتەرا یان شەهیدێکی تازە بێ ئەنە هەمووی یاخود زەوی یا شوقی پێدراوە ئیتر چەندێ بەکاری هێناوە یاخود ماوە ئیسا لە لای ئەویان پەیوەندی بە خۆیانەوە بەڵام کەش کشتی سوودمەند بووە لە مەسلەی شوێنی نیشتە جێبوونەوەانە. کاگارم هەمیشە لە شۆڕشەکانی کووردا خانمانی شۆڵێکی باڵایان هەبووە لایەوە هیچ خانمێکەکەی وەکو پێشمەرگەی دێرین یاخود وەکو پێشمەرگەی سەنگەر مابێتەوە لایەوە قوربان ئێمە ژنی شاخمان هەیە پێیان ژنی شاخ بەڵێ لە سنووری ئێمەشە دیارە بێبەش نییە لەوە ئەگەر
لە سنوورەکانی تر هەبێ ئەبێ لای ئێمە زیاتر بێت لەبەرەوەی خەڵکی تێکۆشەرمان زۆرترە ئێستاش کۆمەڵێکمانەیە جا ئەو ژنانی شاخیش بوونە دوو بەشەوە بەشێکیان پیاوەکانیان ماوە لە حیاتە ژنی شاخیش بوونە بەڵام ئیستا موچەیەکیان کاتی خۆی بۆ کرا 600,000 بوو ئەو 600,000 ڕاگرت بەس ئەوانەی کە خێزانی شەهید بوون و ژنی شاخیش بوون ئەوە ئیساش بەردەوامە ئەو موچەیانە دەنێ بڕی 600,000 مانگانەیە دنە دڵیان پێخۆشە چەندێ بجێگینێکی کەمە پارێکی کەمە وڵامە دڵیان پێخۆشەکە بە ژنی شاک ناوزەن کراون ئەویان بەسەر فکرێ باشە پێشمەرگە دێرینەکان کە ساڵانێک لە شاخ خزمەتیان کردووەوە بۆ پاراستنی خودت بۆ دزامنکردنی و ئازادیکەوە ئێمە لە ئێستا لەو ئازادی ئەژین بەڵام ئەبینین لە کاتی وەرگرتنی موچەکانیانە چەندان جار یاخود چەندین جاربینی ومانە دووچاری کێشە بوونەتەوە بەداخەوە بوراونەتەوە لەوێ و کۆچی دواییان کردو ئەمانە کۆمەڵێک کێشەیە کە لە بەردەم خاننشینانی پێشمەرگەیە هەبووە هەوڵتان نەداوم کێشانە چارەسەر بکرێ یاخود بانکێکی تایبەت هەبێ یاخود بە وەرگرتنی کریدی کارت بە یاخود هەر شێوازێک ببووی لە کاتی وەرگرتنی موچەکانیانە ئاسانکاریان بۆ بکرێت خۆی ئەوە ئیمکانێت ئەوانە هەموو خانەنشین کراون خانەنشینەکە بەڵام نەمانتوانیوە وەک پێویست هەچەندێک زۆر جار داواشمان کردو بەڵام داواکانمان جێبەجێ نەکراوە ینی پێشمەرگە هەموو تەسحی بە خۆی داوە هەمویان بریندار بوونە هەمووی شەونخونیان کێشاوە ئیسا بۆ خۆیان و قوتی ماڵ مناڵەکان موچەیەکیان بۆ کراوە بە ناوی خاننشینەوە بەڵام بەداخەوە وەک پێویست نییە کراوەتە ئاخر وەزبەی کە خاننشینی وەرەگرێ یعنی یەک کەس نمێنێت لەم کوردستانەیە اینجا بێ ئەوان بچن خاننشین وەرگرن اینجا کە ئەوانش کاتێکە چن زۆربەی جار ئێمە خۆ دەزانی بەهۆی وەزعی دارایی ناو حکوومەتی هەرێمەوە جاروایە پاریان لێ بڕێ و ئێمە ئەکەوینە ئەو کاتەوە کە پارا بڕێ جاروایە وڵایەتن بە علاگەل لە بانکەکان و پارە دێن بۆ ئەو خاننشینانە ئیمڕۆ ڕاڵێ بڕۆ بەیانی بێرەوە بەیانی ڕاڵێت دوو ڕۆژتر بێرەوە قەڵەباڵی و ئیزدیحام دروستە بێ دیادێکی ناشرینە ئێمەش پێمان ناخۆشە ئێمەش حەز ناکەی ناوا بێ بەڵام تایسە ئەوە چارەسەر نەکراوە جاروایەمان یەک باشە لە کاتی خۆیان موچەکەمانە دەنێ بەڵام جار باشە ئەو تەزاخما بێ و پاڵان و خەڵکە بورێتەوە و شورتە بۆی گیانی یایی دوای ئەو هەموو خزمەتە ناکریان ئێمە بەڕاستی دیادێکی ناشرین هیوادارین پیاچونەوەکەنیان هەر وەکو وەزارەتەکانی تر وەکو دەستەکانی تر متەناو بێ هەر نەبێتە کۆتایی بۆ هەر ئەو کۆتایی خاننشین وەرگێ باش جارێ لە ناوەڕاستەوە بێ جارێ بێتە پێشەوە جارێ ئەنی وەکو شوێنەکانی تر بگۆڕێ بۆی ئێمەش دڵمان لە خۆمان نمێنێ بڵین بۆ ئێمە هەر لە کۆتاوە بین تووشی ئەو نەکسەیە بین تووشی ئەوە زەمین حەقی زیاترە بۆمان سوپاسدانەکە کاگارم تاکو چەندێک ماڵبەندی شەمشەماڵ هاوکاری بەشەکەی ئێوە بووە و هەمانگیشی تەواو لە نێوان بەشەکەی ئێوە و بەرپرسی ماڵبەندی شەمشەماڵ و بەشەکانی تری ناو خودی ماڵبەندە هەیە قوربانجان مەڵبەندی ئێمە مەڵبەندی دوانزەی شەمشەماڵ دیارە ئەم مەڵبەندە خۆی فترێکی زۆر نییە لە دوای 2006 ئەوانەوە دروست بووە بەڵام حسب الإمكانيات أو إمكانياتي لبردس يعني فترة بيجي إمكانياتي باش ما لبردس أبو هم ستافي مالبند هم لبستراوي مالبنديش لحفتيه كروجي ترخان كردبو لقال إيما روكو باش الشيدان الروج ينبون من 20 مال 6 مال هل لو حفتيه 6 مال 6 مال من دياريه كرد چون سردار معنا كردن دكتوري كشمان لقال خمانا برد بهمو جهازي فحص و شاكين شاكرة وزخ وهمش لكانوا هم أوش ما نقلا بوكو تيمي شيء صحيح بوي شنو على كان داعي شيء اللي ما قريب عليه كتبه فحصك ما نكر يعني مثلا عمليات يجي كردبو أمان تواني نيويتي شو كي بو بغير إنه بلا مساجي خوتنا زان وضعي مادي من باجنيا أو نسليش هب ولا ستابن جاين يساكم كردوتو رنجا نتواني نيما أوش لكين بلا هل بردوامي لسرداني كان مانو هم هاوکاریش بانە هاوکاری هەموو بەشەکانە لێ پرسرای مەڵبەند بە تایبەتی بەشەکەی ئێمەش وەکو بەش شەیدان هاوکارمانە ئەوەی لە نەخۆشی و لە تازیەکان و لەینەکان سەردانیانەکەین و چین بۆ ماڵیشیان بە بەردەوامی ئیمکانێتەکەش ئەگەر گەڕێتەوە بەردەستمان بەردەوامە بین لە هاوکاریکردنیان ئەگەر باسێک لەوە بکەیت تاکو چەندێک ئێوە مانگانە کۆبوونەوەکەن یاخود هەفتانەیە بەتایبەتی چۆن ئێوەتوانن خەڵکی ناحەکانی دەوروبەر یاخودەوانەی لە گوندەکان ئاگاداریان بکەنەوە و هەمویان ئامادا بن تاکو چەندێک گوێ لە ڕاو بۆ چوونیان نەگرنەوەیان دیچان پێشنیاری باشیان پێ بێت بۆ داهاتوو
قوربانجان ئێمە دیارە بەشەکەی ئێمە بەش شەیدان هەموو کۆمیتەکان هەر کۆمیتەیەک نوێنەرێکی بەشەکەمان لەو کۆمیتەیە هەیە ینی نوێنەری ئێمە و لە ناو کۆمیتەکە کادرە هەر ئیشێکمان هەبێت لەو سنووریان هەر شکارێک هەبێت لە ڕێگای ئەو نوێنەرەوە ئاگادار ئەکرینەوە یاخود ئێمە ئاگاداریانەکەینەوە فڵان ڕۆژدەین لە خزمەتان ناچین سەردانی فڵان پرسە ئەکەین یان سەردانی فڵانە نەخۆشەکەین یان کۆبنەوەی کە هەیە لەو بابەتانە کۆبنەوەکانی خۆشمان ئێمە بەرنامەی لەو پێشمان بەرنامەی مانگانەمان هەبوو مانگی جارێک کۆبنەوەیەکمان دەکرد لە بەشەکەی خۆمان و بەرنامەی ئەو مانگەماندانە بەڵام ئیسا بەپێی ئەو تامیمانی کە بۆمان ناوتۆرەوە لە مەکتەبی ڕێخستنەوە ئەبێ بەرنامەمان هەبێ بۆ ماوەی 6 مان ینی بەرنمەیەکی 6 مانگیمان هەبێت پرۆژەیەکمان هەبێت ئەم چیەکەین ینی بەشەکەمان لە ماوەی ئەم 6 مانگەیە ئێمە ئیتر لە ئێمەڕۆ دەست پێکەین بۆ نمونە هەتا ئەو 6 مانگە ئەیکەین بە راپۆرتێ ئەمەنەت پرسەمان کردووە سەردانی ئەو نەشەیدمان کردووە هاوکاری ئەو نەشەیدمان کردووە پێشنیاری ئەو پرۆژانەمان کردووە ئەمانیان جێبەجێ کراوە ئەمە نەکراوە ئەبێ پرۆژەیەکی لەو بابەتانێ بۆ لە ماوەی 6 مانگە چیمان کردووە چالاکی و ئیشوکارەکانمان بخێنە بەردەست لێپشرای مۆڵبند و ئەویش بۆ مەکتەبی ڕێخست کاگارام ئافۆنەوە دوام پرسیارش بکەین کاگارام بە دیاریکراوی چەند شەهید هەیە لە سنووری قەزای چەمچەماڵە کە ناوی پایتەختی شەهیدانی لێنراوە دیارە شەهیدمان زۆرە بە حکمی ئەوەی ناوچەکە ناوچەیە بووە هەم نزیک کەرکووک بوو هەم خەڵکەکەشی زیاتر هەر بڕای بە پێشمەرگایەتی هەبووە کەمتر ئیشی تری بۆ خۆیان ڕژاردووە بە حکمیەوە ئەگەر سێ کەس شەهید بوو بێ ئەبێ هیچیان چەمچەماڵی بوو بێ بە حکمی ئەوە ژمارە شەهیدەکانمان 2600 شەهیدمان هەیە زیاتر لە 1350 شەهیدی سەنگەرە 72 شەهیدمان هەیە لە ناو زیندانە پەت خراوەتە ملیان یاخود ڕەمی کراون بە پەت و سێدارەکە هەمووشیان لەم ڕۆژی شەهیدی یەکێتی نیشتمانی کوردستان بە هاوکاری لێپسرای مۆڵبند دیارە سەردانی هەموو ماڵەکانیانمان کرد هەر 72 ماڵەکان ئەوانەی کە لە زیندانە گیانی خۆیان بەخت کرد و هەروەها 82 شەهیدمان هەیە لە شەڕی دژ بە داعش شەهید بوونە 82 شەهیدیان لەگەڵ ئەوانە بەکە شەڕیان کردو و شەهید بوونە ئەوانش هەر بەردەستبان و لە سنووری چالاکیمانە کۆی گشتیان 2100 شەیدە. باشە کاک ئارام باست لەوە کردکەوە ئێوە پلانی ئەم ساڵتان ئەوەیەکەوە 6 مانگ جارێک ئەو چ کار و چالاکیانێکەوە هەتانە یعنی باسی بکەن و کە چ کار و چالاکێکتان کردووە باشە ئێوەستا پلانی داهاتووتان چیەوەتە لە ماوەی ئەم 6 مانگەیە پلانتان هەیە چ هاوکارێکی خانەوادەی شەهیدان بکەن یاخود چیان بۆ بکەن یاخود بۆی گوزەرانی کە سوکاری شەهیدان باشتر بکرێتەوە هیچ نمونەیەکی زیندوو هەیەکەوە ئێستا بۆمانی باز بکەیتەوە ئەم کارەتان کردو بۆی گوزەرانی کە سوکاری شەهیدان باش بێت یاخود کارێکتان ئێوە کردبووتان ئێمە لەگەڵ ئیمکانێتی حیزبەکەمانین ئێمە خۆ دەزانین لە ڕووی مادی و معنەویەوە ئەگەر حیزبەکەمان هاوکارمان نەبی ئێمەش ناتوانین ئەگەر چەندی هاوکارمان زۆرتر بکە ئێمە ئەتوانین زیاتر هاوکاریان بکەین لە ڕێگای دۆستخۆ ئەوانە توانیمان پار سەرجەم زۆری ئەوانەی داعش هەمویان ستۆمەنیمان بۆیان دابین کرد سەردانیانمان کرد پێشنیاریشمان کردووە بۆ ئیمساڵی ئینشاڵڵا شتێکیان بۆ بکەین پێشنیارەکەین و لە بەرنامەکەشمان هەیە بەرنامی ئەم 6 مانگە ئێمە هۆڵێکمان بۆ بکەنەوە داواشمان کردووە لە مەکتەبی شەهیدان و تێکۆشەران و بەردەوامیشین هۆڵێکی گەورەمان بۆ بکەنەوە ئەم هۆڵە شوێنێ بێ هەموو وێنەی ئەو شەهیدانەی سنوورەکەمان لە خۆی بگرێ بە یەک دیزاینێکی هەموو یەک شێوە یەک دیزاین و ژیاننامەیەکی کورتیان بۆ ئەوەی بتوانین ئەم هۆڵە هەم پارێزراوە بێ وێنەکان هەم بۆ نمونە پەرلەمانتارانی ئەوروپا قونسوڵەکان میوانی دەرەوە هەست کاتێ بێتە ئەو شارە هەچی لە ڕێگای حیزبەکەمان وایان لە ڕێگای ئیدارەی سنوورەکەمان ئەوتوانی ببینە ئەو هۆڵە وێنەکان بتینێ مەخاون ئەم هەموو شەهیدەین پێمان ناخۆشە ئەم وێنانەماندا ناو چیش زەختی کە سوکاری شەهید کە لێمانەکەن لەم سەرجادانە باەکە ئیدڕێنێ خۆرەکە کاڵێک هاتەوە سیارە لێدا اینجا هینواشەیە بۆی نەکراوەڵێ بۆ ئەو شەیدەک ڕسمی بۆ کراوینەکەی بۆی نەکراوە ڕەنگە دڵگران بێ بەڵام ئێمە بەعام ئەوەشمان لە بەرنامەمانایە ئەو ڕسمانە بۆ شێوێنەیە لە سەرجادە لە هۆڵێکی جوان بە دیزاینێکی جوان ژیاننامەیەکی جوان هەم شتێکی جوان و پاک و تەمیزە ئەوەیشە لە بەرنامەکانمانە بەرنامەی دووەمان ئەوەیە
ئێمە حکوومەت ساهمێکمان بۆ دابنێ بۆ بەسی دامەزراندن یان بە هەر ئیش و کارێک ینی ناکرێت کوڕی شەید دەرچوو هەیە 3 ساڵە 4 ساڵە زانکۆی تەواو کردووە لە ماڵەوەیە ئەگەر ڕێژەیەکمان بۆ دیاریکەن بۆ من لە 100 باشە داواتان کردووە یاخود داوامان کردووە لە مەکتەبی چکە ئێمە خۆ دەزانی وەکو بەشی شەیدان مەکتەبی شەیدان و تێکۆشەران بەڕاپۆرتیش داوامانە پێیان و هەوڵ لە هەوڵی ئەوەشان ئەوانی بڵێن داوای ئیشەڵا وەڵامی ئەوان چی بووە؟ دوای ئەوە هیچ شتێکی ترمان بۆ نەکراوە بەڵام لە هەوڵی ئەویان ئیشەڵا هەم ئێمەم هەموو شەیدەکان بەسەر بکەینەوە لە بەسەرکردنەوە ئەگەر ئیمکانێتی مادیشمان نەبێ هەر بتوانین نەبێت پێیان لێنە بڕین و بچینە ماڵیان و ئاگامان لە وەزع و لە گوزرانی ماڵە شەیدەکان بێ. زۆر باشە. کاک ئارامەگەر لە کۆتایە شتێکت مابێ کاتی پرۆگرامەکە MRO نەبووە گەر شتێک ئێمە باسمان نەکرد بێتەوە بتۆ لێرەوە باسی بکەیت خۆشحاڵە. وڵات سوپاسدانەکەم من ئەگەر کات هەبێ شتی سەرنجڕاکێشم هەبوو لە ئەنجامی ئیشکردنمان لە ناو کەسوکاری شەیدا یەک کارەساتێک لە ساڵی 1970 مامۆستا عەبدین هەبوو کە خوێندنی تەواو کرد و بێ بە مامۆستا کردیان بە عەسکەر کە بوو بە عەسکەری نەکرد ڕای کرد لە سنووری کەرتی چواری جەباری گوندێکی ناوی جانیە لەو گوندە هەم بۆ مامۆستای شۆڕش هەم بۆ پێشمەرگە کەسێکی خزمیشان داوای کردو بوو بیخوازێ و هاوسەری پێکبێنن دیارەکە هاتە دەرەوە ئەویش وعدیاندا ئافرەتەکەی بدەنێ و بیگوازێتەوە بەڵام ئەو ڕۆژەی شاییان بۆ کرد کەرتی سێ و کەرتی چوار و خەڵکی ئەو سنوورە هەموو لە شایەکەی قەڵەباڵغێکی زۆریان دروست کرد لە گوندی جانی بەڵام سوبحانەڵڵا لەو کاتانەیە تۆپبارانی دیهاتەکان ئەکرا لەلایەن حکوومەتەوە لە لیواکان و لیوایەکە بوو لایەمە لە سمسەماڵ تۆ کۆمەڵێ تۆپی هەڵەدا گولە تۆپ بۆ ناوچەی شوان بۆ ناوچەی قەڵاسێوکە بۆ ناوچەی جەباری یەکێ لەو گولە تۆپانە ڕێک چوو لەو کوڕە پێشمەرگە قارەمانیدا لە ناو ئەو نەکەش تازە زاوای و خێزانیشی بەڕێ و بەبووشی بۆی دێ سوبحانەڵڵا تۆ گولە تۆپەکە لێدا لەوێ شەهیدی کرد یەکێ لە شەهیدەکانمان ئەوەیە ینی لەناو ئەو هەموو خەڵکەیە بەر زاوا کەوت زاوەکە شەهید بوو بووکەکەش هێشتا چەند دەقەیەکی مابوو بگاتە لای زاواکە کارەساتێکی زۆر ناخۆش بوو بوو بە دەستی خەنایەوە بێت بیکاتە ناو خوێنی هاوسەرەکەیەوە ئەوە کارەساتێکی زۆر ناخۆش بوو ماڵێکی کە هەیە ئیسا حالیان لە سمسەماڵن ئەم ماڵە لە شۆڕش بوون دوشێ کوڕی هەبوو کێشەی دروست بوو لە گەڕەکەیان تەق و تۆقیتیا بوو یەکێ لە کوڕەکانی پێوە بوو ماڵێکی فەقیر بوون بۆی ئەو کوڕەکان تریشی ئاوا نەڕۆن و هەستا ماڵی باری کرد هاتە سمسەماڵی با کوڕەکانم نەکوژێ هەردوو کوڕەکەی پێشمەرگە بوو دەوامیشانە بوو لە خوارد دووزەوە لە ڕێع بزێم و ئەوانە سوبحانەڵڵا هەردوو کوڕەکەی بەیەکەوە شەهید بوو هەردووکیان جەنازەکان بەیەکەوە هێنایەوە یعنی ئەم کارەساتانە بەڕاستی ینی هەر قابلی ئەوەیە ئینسان دەستی لێ وەربگرێ سوبحانەڵڵا شەهیدی وامان هەیە ینی 6 کەسی شەهیدە بەڕاستی ئەمانە هەر خوای گەورە سەبوریانەدا ئێمە سڵاو ڕێزمانەیە بۆ شەیدان ڕۆحی شەهیدان شاد بۆ کەسوکاریان و چاوی مناڵەکانیان ماسەکەین و داوای لێبردنەکەین لە کەم و کوڕیمان ئەگەر بوو بێ و ئێمە درێژە پێدەری ڕێبازەکەیانە بین این کەسوکاری شەیدەکان تا لە توانامانە بێ و درێغی ناکەین و ئێوەش دەستان خۆش سپاسی ئێوەشەکەین ئەم دەرفەتدان زۆر سپاس. بەڵێ خۆشەویستان تاوی بڕگە بابەتەکانی ئەم بەیانی باشمان پێشکەشکردن تا کوسبینی ئەگەڕێنەوە لاتان هەمیشەتان دروست باش بن. ئەو ئازادەیە کە ئەمڕۆ پێگەیشتوینە لەسەر خوێنی شەهیدانی کوردستان بۆ وای پشەیەتی نیشتیمانی کوردستان خوێنی بەخشیوە تاوەکو ئێمە بگەین بەو ئازادی و بەم ئارامی کە ئەمڕۆ پێ بگەین و چەندین نمونەی باڵایشمان هەیە لە شەهیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بە بێ بەرژەوەندی تەنها ئامانجیانەوە بووە خوێنیان بەخشن لە پێناو ئازادی و ئارامیەکانی ئەمڕۆ نمونونەکانیش زۆرن لەوانە شەید فەقرەدین ئاوەبۆرەکەی و مامەڕی شەو هەروەها حوسێن مەنسوور و لیوا شێرکۆ و ئاکام عومەریشمان بیر نەچێەوە چەندانی تر کە خوێنی خۆیان بەخشی کە ئەم شەیدانە هەمووی هەمیان بۆ خاچی پیرۆزی کوردستان خوێنی خۆیان بەخشیکی وادارم ئێمەش بە ئەمەک بین بەرامبەر بە کەسوکاری شەیدان بەرامبەر بۆ خوێنی کاوان ڕشتیان بۆ کوردستانێکی ئازاد کە ئێستا پێگەیشتین خواتان لەگەڵ.